باست کرد تۆ دوێنێ یەکێک بووی لەوانەی کە لێرە بووی ئەو ڕووداوی کە دوێنە لێرە ڕوویدا بەرەنجامی چی بوو چۆن ڕوویدا؟ وڵی بەڕێزم من لێرۆ هاتمەناوە کچەکە بە سەبەت حەگەوە بوو لێ ئاوا بۆ سەیدی ئەو بەراگەڕانە و هاتنە ئێرە لێرۆ چوونە ئەو خوارەوە لێو گەڕانە سەرە و کچەکە ئەلیوایە دابەزی ئیتر دوایەوە کوڕەکان گێجەڵیان پێ کرد و بردیانیتر کچەکە ڕای کردە خوارەوە کوڕەکان هێنایانەوە سەرەوە و لەوایە هەمیانتیان ئاڵا و هەر ئەوەی تر لەوە زیاتر شەڕ و ئاژاوەیەک بووە جگە لەمە پێشووتر لەسەرێ وڵا لەسەر کچ هەر ئەحتیادی شەڕ و وڵا زۆر زۆریش بووە چقۆی بەرکەوت و تیایی بووە بینێندار بووە یەکەم جار نییە حاڵەتی ئەو یەکەم جار نیە حاڵەتە تا ئەو کچیان هێنا ئەمە پێچگەمە 4-5 جاری ژێنایانە بیازگام جارە 4-5 جاری ژێنە ئەو کچە ئادێرەیە بوویانی ئێ شوێن سەرعاتت خۆکو خۆ دەیبین ئەو تەختانەی و پیاوە گشتیان سووتان و کێستان دوێت ئەو ماتۆر سوار وشتانە گشتیان سووتان و